بيسي راديو دنجيگه گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. لەرکێ بیسەرمانن سڵاوتان لەبێم کاتتان باش بەڕێزان من پەریتایرم لە ڕادیۆی دەنگی گەلۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی یەکەم پرۆگرام لە دوای ساڵی نوێوە کە بە ناوی گفتگۆی ڕووداوەکان هەوڵ دەدەین لەم پرۆگرامەدا گفتگۆ لەبارەی ئەو ڕوودا و پێشهاتە سیاسیانە بکەین کە ڕوودەدا گفتگۆ لەگەڵ چەندین میوانی سیاسی ئەم ڕۆژنامەنووس هەم ڕووناک بیر دەکەین لەگەڵمان بمێننەوە ئەمڕۆ وەکو یەکەم پرۆگرامی ئەم بەرنامەیە هەوڵ دەدەین گفتگۆ لەسەر دوو تەوەرکەین هەیەکێک لەوانە بۆ خۆتان دەزانن کە مامۆسایانی ناڕازین ماوەیەکی زۆرە مامۆسایانی ناڕازی لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان لە کاتی خۆیدا و دانەمەزراندنی مامۆسایانی وانەبێژ بایکۆتیان ڕاگەیاندوە و تەوەری دووەمی ئەم پرۆگرامی ئەمڕۆ تایبەت دەبێت بە ئازادی ڕادەربڕین کە لە باشووری کوردستاندا تا دێ بەرتەسک دەکرێتەوە و بە تایبەتی دەستگیرکردنی سلێمان ئەحمەد بزانەکین کەیسەکەی بەرەو کوێ چووە هەوڵ دەدەین ئەم ژارانە لەگەڵ هەرسێ میوانی بەڕێز گفتگۆ بکەین تەوەریەکەمی بەرنامەکە بایکۆتی مامۆسایان لەگەڵ دڵشاد میرانی نوێنەری مامۆسایانی ناڕازی و دکتۆر ڕەشید پەرلەمانتاری عێراق گفتگۆ دەکەین و لەبارەی دۆسەی سلێمان ئەحمەدیشەوە لەگەڵ پارێزەر نەریمان ئەحمەد کە پارێزەری دۆسەی سلێمان ئەحمەدە گفتگۆی زیاتر دەکەین دەستپێکدا راپۆرتێکی تایبەتمان ئامادەیە لەبارەی بایکۆتی مامۆسایانەوە با بزانێکین بەکوێ گەشتوین پێکەوە گوێبیستی دەبین. ڕۆژی 13 نوێی 2023 بڕیار بوو زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان لێ بدرێ بەڵام مامۆسایانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیە بایکۆتی دەوامیان کردو و تا ئێستاش بایکۆت بەردەوامە. تەنها 28 ڕۆژ ماوە بۆ پەکخستنی کۆتایی پرۆسەی خوێندن لەو ناوچانەی بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە تاوەکو ئێستا پرۆسەی خوێندن لە سنووری بایکۆت دەستی پێ نەکردوێتەوە. مامۆسایانی دامەزراو داوای موچەی 2 مانگ دەکەن و مامۆسایانی وانەبێژیش داوای دامەزراندنیان دەکەن. چەند جارێک مامۆسایانی ئەو ناوچانە هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندانیان کردووە تاوەکو کێشەکانیان چارەسەر بکرێت بەڵام حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ حکومەت داهاتی نەماوە و چاوەڕێی عێراقن تاوەکو پارە بۆ دابەشکردنی موچە بنێرن و حکومەتی عێراق بە هۆکاری ئەو دۆخە دەزانن. مامۆستایان بە فەرمانبەران حەقی هەمووی خواردووە ینی قوتی هەمووی خواردووە وەک حودوایە تێر ناخوا نازانم هۆکەی چییە مافی چەند کەسی کوشتووە مافی تەلەبەی کوشتووە خوێنکاری کوشتووە ینی کەسی خستۆتە بینی فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان ینی حەقی یەک نایە بە مامۆستایان بە فەرمانبەران حەقی نایەوە بە خوێندن نازانم چاوەڕێی چی بکەیت لە کەسێکی نەخوێندەوار چاوەڕێی خوێندەوار حەقی خوێندەوار نایە ئەوانیش نەیان کردایە ینی وای لێ تێ خوێندن نەکرێ بە پارەوە ئەگەر ئاوا بێتە ینی چەند کەس هەیە فەقیرە مناڵی فەقیرمان زۆرە ناوێ بۆ شێوەیە ئەوانیش بایکۆتیان کردایە وەکو ئێمەوانی هەر نەیان وایە ئەگەر حکومەت بێت یەک ڕۆژیش داواکردن یەک پێیان بەسە سێکی کوردی هێڵا و کەسە ئەلفێکی بەسە بەس دیارەمانە حکومەت نین دیارە ئەهلی حکومڕانی نین بەس ئەهلی دزی و جەردەن سلماندیان کە کوردایەتێکیشیان هەر بۆم دزی و جەردەیە بۆ میلەت نەبووە خۆیان سلماندیان پێویست ناکە خەڵک پێی بێتاقەتەوە قسەیە حکومەت دەرگای قوتابخانەکانی داخستووە ئێمەدامان نەخستووە ئێمە حەزەکەین ئێمە بووینە سەر شەقام و مامۆستا حەزەکەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئێمە ناخۆشن چکە ئێمە ئەرکی خۆمان ئەبێت جێبەجێ بکەین بەس کاتێک کە حکومەت قوتابخانەکانی داخستووە ئێماڵین حکومەت شکات لێەکەین داواکەی مامۆستایان جێبەجێ بکە با لە وەرزی دووەمە قوتابخانەکان بکرێتەوە حکومەت دێت دەست سەرخەت نەخێت
ڕۆژی شەممە 30 مانگی 2023 سێ نوێنەری مامۆسانی ناڕازی لەگەڵ محەممەد شاه سوودانی سەرۆگۆزیرانی عێراق کۆبوونەوە و بەڵێنی پێداون یاسای بودجە هەموار بکرێتەوە و کێشەی موچە لەو چارچوێدا چارەسەر بکرێت. داواکاری مامۆسایانی دامەزرا و وانەبێژ کە بایکۆتیان ڕاگەاندەوە بۆ دەستپێکردنەوەی خوێندن چەند خاڵێکن. خاڵە سەرەکیەکان لە بەرزکردنەوەی مامۆسایان و فەرمانبەرانن، دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ، پێدانی موچەی 30 ڕۆژ جارێک و دیاریکردنی چارەنووسی موچەی پاشەکەوتکراوەکانە. لە هەرێمی کوردستان نزیکەی 1,800,000 قوتابی هەن بۆی بایکۆتی مامۆسایانەوە لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە، هەروە ئیدارەکانی گەرمیان، ڕاپەڕین و پەروەردەی کوێ نزیکەی 700,000 قوتابی کە دەکاتە نزیکەی لە 140 کۆی قوتابیان دەوامیان نەکردووە. بەڵێ بەڕێزان جارێکی دیکە سڵاوتان لەبێ. هەردوو میوان دڵشاد میرانی نوێنەری مامۆسایانی ناڕازی و دکتۆر بڕیار ڕەشید پەرلەمانتاری عێراق لەسەر هێڵی تەلەفۆن هەردوو میوان لەگەڵم ئامادەن. سڵاو بۆ هەردوو بەڕێزان. کاک دڵشاد دەمەوێت دەستپێک لە جەنابەت وەکو نوێنەری مامۆسایانی ناڕازی دەست پێ بکەم. ڕۆژی شەممە 30 مانگی 2023 واتە مانگی دیسەمبەر سەردانی محەممەد شاه سوودانی سەرۆگۆزیرانی عێراقتان کردبوو. دەبێت باسێکی ئەو کۆبوونەوەمان بۆ بکەی لە دەستپێکدا وەکو نوێنەری مامۆسایانی ناڕازی گفتوگۆتان لەبارەی چیەوە کرد؟ سڵاو و ڕێز و حورمەت بۆ بەڕێزت و بۆ سەرجەم بیسەران و بیرەنەر. سڵاو و ڕێز و حورمەتم بۆ میوانی بەڕێزت لە ڕاستیدا سەردانەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی کۆمەڵێک بابەت و تەوەر و گفتوگۆی لەخۆ گرتبوو کە گرنگترینیان لە چەند خاڵێکدا بوو کە زیاتر هەمووی ینی پەیوەست بوو بە بژێوی ژیانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەگشتی و مامۆستایان بە تایبەتی و لەو نێوەندەشدا بە کۆمەڵانی خەڵکی بەشەرەفی کوردستان. باشە بەڵێنی چی پێدان محەممەد شیع سوودانی؟ کۆمەڵێک بەڵێن درا لەلایەن بەڕێزیانەوە کە گرنگترینیانەوەیە یاسای بودجە لە هەموارەکرێتەوە ئامادە لایەن حکوومەت نۆیەک ئەچێتە پەرلەمان بۆ هەموارکردنەوەی و بەڵێنێکی ترەوە بانکانی ڕەشی ڕاپیدین لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی سلێمانی هەڵەبجە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین سەرزای کوێوە چەند شارێکی لە هەرێمی کوردستان بکرێتەوە و یەکێکتر لە بەڵێنەکان هاوتاکردنی بابەتی سوتەمەنی لە شارەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ ناوەند لەگەڵ شارەکانی تری بەغداد کە جیاوازی جێجگار زۆری هەیە و چەند بەڵێنێکی ترکای خۆی لە بابەتی فشارخستنەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ کە لە ساڵی 2014 لە مانگی 6ەوە تاعینات و دامەزراندن لە هەرێمی کوردستان ڕاگیراوە زیاتر لە 47,000 مامۆستای وانەبێژ لە هەرێمی کوردستان هەن و بێبەشن لە دامەزراندن و بە هەمیشەییکردنیان و خاڵێکی تر دامەزراندنی و لەبەرکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەویش لە 21 ساڵی 2014 بە زۆر بە نایاسایی لەلایەن هەرێمی کوردستانەوە ڕاگیراوە. ئەمانە ئەو هۆکارانن و ئەوانن کە محەممەد شیع سوودانی کاریان لەسەرەکەوە بە دوو جۆر بەڵێنیاوە کە هەندێک لە بەڵێنەکانی ئەکرێ ئێمە بە نزیک مەودانیشان لی بڕوانین و هەندێکیان دوورمەودان و پێویستیان نزیک مەوداکان کامانن ئەوانەی کە خۆی لە دوورمەودا بینێتەوە بابەتی فشارخستنەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ لەبەرکردنەوە و هاوتاکردنی شارەکانی هەرێمی کوردستان بە عێراق لە ڕووی سوتەمەنیەوە و لەبەرکردنەوە کە جارێکی تر ئەمانە ئەوانن کە پێویستیان بەکاتەیە ئەوانەی کە نزیک مەودان پرۆژە یاساکان ئامادەیە لە حکوومەتی عێراقی و ڕۆژی نۆی یەک کە دەستپێکی پەرلەمانی عێراقە ئەچێتە ناو پەرلەمانی عێراق و ئەتوانین ئێمە ئەمانە بە نزیک مەودا تەماشا بکەین و تیمێکمان لەو کاتە لە نۆی یەک لە بەغدا دەبێت وە چاودێری بابەتەکانەکەین بۆەوەی کە بزانین بەڕێزیان تا چەند لە پای ئەو بەڵێنانە وەستن کە پێشتر بەیەمەیان ناوە. باشە کاک دڵشاد لەگەڵم بمێنەرەوە. دکتۆر بڕیار ڕەشید پەرلەمانتاری عێراق لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لەبێ بانیت سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سلااو لە جەنابتو بێگومان گوێت لە قسەکانی کاک دڵشاد بوو باسی لەوە کردووە کە محەممەد شیع سوودانی کۆمەڵە بەڵێنی پێداون کە بە دوور مەودا و نزیک مەودا باسی کردو و بڕیارە نوێیەم مانگە بنێرێتە پەرلەمانی عێراق و لەوێ بڕیاری لەسەر بدرێ.
دەمەوێت باسێکمان بۆ بکەی نۆیان مانگە چی دەبێت لە پەرلەمانی عێراقدا گفتوگۆ لەبارەی ئەم بەڵێن و بڕیارانەی کە بە مامۆستانی ناڕازی دراوت دەکرێت؟ بەڵێ ئەوەی کە گرنگە لەم قۆناغەیە بە تایبەتیمە کە هەموو پارساڵ دەنگدانرا لەسەر یاسای موازنە ئەوەیە کە کۆمەڵێک بڕگە و فەقەرەی تایە کە ئەمە ناتوانێت با بڵێن داخوازی و داواکاریەکانی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەدی بێنێت. گرفتێکمان هەیە لە بڕگەی نەفەقەتی فعلیە کە مەفروضە چارەسەر بکرێت، چونکە ئێمە زانین کە ئەمە بۆ مستەقبەلیش و ڕوونکردنەوەمان زۆر داوە لەسەرەوەی کە ئەو بڕگەی نەفەقاتی فعلی واتە عێراق چەندێک سەرفکات بەش بودجێ هەرێمیش لە زمنی وا بواتە گرە لە ساعت 50 60 سەرفکە نسبەی هەرێمی کوردستانیش لەو نسبەیە ئەبێت واتە بەشی موچەی موچەخۆران ناکات. هەوڵەکان ئێمە لە ماوەی ڕابردوو بۆ بوو واژۆشمان کۆ کردەوە لەگەڵ بەشی تری فراکسیۆنە کوردیەکان ماعەدا فراکسیۆنی پارتی کەوتمان موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕاستەخۆ لە عێراق بدرێت. بۆچی؟ چونکە ئێمە احتیمالی تاواتی کە لەم قۆناغەیە حکومەتی هەرێمیش مەقسی خۆیەتی زۆرجار ینی هەموو جارێکیش بگرە کاڵێن بۆچی موچە نایە موچە بۆچی نەدراوە لە بەخا پارەی نەناتوە. کاتە ئێمە حل و چارەسەری ئەم دۆخە بۆوە بینین کە نەک بەغا پارە بنێرێت و لە ڕێگەی حکومەتی هەرێم تەوزیعەکە بۆچی ڕاستەوخۆ لە ڕێگەی بەغداوە نەبێت و بۆچی لە کاتێکە کە مدیر عام و مۆزەف و زۆر جار ئەوانشی کە بەشێک لە وەزارەتەکان وەزارەتی پێشمەرگەیان وەزارەتی ناوخۆ ئەوانەی حرس حدود پەرلەمانتاران وەزیرەکان مدیر عام وەکیل وەزیر هەموو ئەمانە مۆزەفەکان ڕاستەخۆ بەشی زۆریان لە بەغداوە موچە وەرەگرن کەواتە زۆر ئاساییە گەر موچەی سەرجەم موچە خۆیان لە بەغداوە. ئەمە بۆ داهاتوو زیان بە پێگەی هەرێمی کوردستان ناگەنێ؟ ینی زیانگاندن بە پێگەی هەرێمی کوردستان کاتێکە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ژیانێکی یا گوزرانێکی خراپە بن. هەر کاتێک گوزرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان باش بێت ئەبێ حکومت لەو ڕوانگەیەوە سێریکا کە ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان پێ دوایەسە گوزرانی خەڵکی هەرێمی کوردستان باشەکەواتە؟ بەڵێ لەبەرەوە لەو ڕۆ لە چ ڕوویەکەوە باشە گوزرانی خەڵکی هەرێمی کوردستان؟ ئەگەر موچەیان پێ بگیرێت ئەگەر ڕاستەخۆ لە بەغداوە بێت ئەگەر کێشەی موچەخۆران چارەسەر بکرێت ئەو کاتە ئەمە زیان نییە بۆ پێگەی هەرێمی کوردستان بەڵکو ئەمە ئەبێ حکومەتی هەرێم و هەموو موسسەکانیش بۆ شێوەیە سێریکەن کە ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان بەم بڕیارە ڕازیە بێ کاک بڕیار نابێ حکومەتی ئێمە من هەموو جارێک شتێکەڵێمەوە ئێمە کەوەکو پەرلەمانتاری حکومەتی عێراق و حکومەتی هەرێم نین و دیفاع لە حکومەتی هەرێم حکومەتی عێراق ناکەین ئێمە دیفاع لە مافی هاوڵاتیانەکەین و پێم وایە دامەزراوەی پەرلەمانیش لە ئەساسەوە لە ئەزەلەوە دروستبوونی بۆ ئەو مەبەستەیە کە دەنگی خەڵک بێت لە ناو موسسەکان و لە شوێنەکانە. ئێمە دەنگی خەڵکین و بۆ ئەو مەبەستەش واژۆمان کۆ کردەوە بۆی موچە ڕاستەوخۆ لە عێراقەوە بدرێت بە موچەخۆران بە تایبەتەوەی کە مامۆستایان لە خراپترین دۆخانە بینین مامۆستایان بەشێکی زۆری ینی بێبەرنامەیەکی زۆر لە حکومەتە چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیش لەوانەیە عێراق توانی بێتی لەم قۆناغەیە بەشی چارەسەرکە بەڵام لە هەردوو لایە ئەم بێبەرنامەیە وای کردووە کە ئەگەر بۆ نمونە یەکێک لە بیانەکانی حکومەتەوەیە کە یەکێک لە بیانەکانی حکومەتەوەیە کە دامەزراندنی ناتوانێت نابرێت پشت بە قطاع عام واتە بە حکومەت بەسترێت بەڵام لە هەمان کاتیشان نەهاتووە دەرفەتێک بڕەخسێنێ بۆ خەڵک لە مەجالێکی کیا کار بکات. باشە ئێستا نۆی ئەم مانگە چی دەبێت لە پەرلەمانی عێراقدا؟ بەڵێ ئێستا نۆی ئەم مانگە لە پەرلەمانی عێراقدا گفتوگۆ لەبارەی چیەوە دەکەن؟ ئەبێ هەمواری یاسای موازنە بکرێت. هەمواری یاسای موازنە واتە چی موچەی موچەخۆران نەچێتە ناو بڕگەی با بڵێن بەشە بودجەی هەرێمەوە بودجەی ئیستثماریەوە بەڵکو ڕاستەوخۆ یاخود لەسەر خەرجی حاکیمە بێ خەرجی حاکیمە واتە چۆن واتە ئەو بەشی کە بۆ هەموو عێراقا بەبێ جیاوازی بۆ هاوڵاتیانی وەسەط و جنوب و هەرێمی کوردستانیش بێت بە هەمان شێوە واتە چیتر ئەتیمادی موچە لەسەرەوە نەبێت ئایا موازنە چەندێکە ئایا نزبەی کورد چەندێکە ئایا چۆنە موازنە ئەم ساڵ ئەبێت یان نابێت بەڵکو موچەی موچەخۆران ببەسترێتەوە بە نەفقاتی حاکیمەوە کە ئەمە لەسەر ئاستی عێراق دابەشەکرێت نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان با بڵێن جیا بکرێتەوە ئەمە بەو شێوەیە چارەسەرە بێت و ئەگەر ساڵێکیش موازنە نەبێت بۆ منە
پارساڵ و بگرە پێراریش و پاریش و ئەم ساڵیش کە دەنگشمان لەسەردا موازنە نەبوو و ئەم ساڵ کە هەبوو جێبەجێ نەکرا بەڵام موچە خۆرانی عراق گرفتی تیا دروست نەبوو بەڵام بینیمان کە وەزعی هەرێمی کوردستانەوە تاکو ئەم قۆناغ و تاکو ئێستش کە قسە لەگەڵ جەنابتاکەم 3 مانگ موچە خۆران خوراوە یاتە نەدراوە ئێتر ئەمە بۆ موچە خۆر گرنگ نییە گرفتەکان چییە بربەستەکان چییە بەڵکو ئەو التزامێکەیە کە جێبەجێی کردووە و حەقی خۆیەتی کە لا بەرامبەریان موچە وەربگرێت. باشە. ئەو بڕیارانەی دیکەی کە لەبارەی بایکۆتی مامۆستایانەوە لەگەڵ ئێوە وەکو نوێنەری کورد لە بەغدا هیچ گفتوگۆیەکتان کردووە بە تایبەتی لە دوای سەردانی ئەو سوێنەرەی مامۆستایان بۆ بەغدا لەگەڵ محەممەد شاه سوودانیا کۆبوونەوە؟ چەند جارێک لە نووسنگی پەرلەمان قرار بوو گفتوگویان لەگەڵا بکەین و دانیشتن بکەین بەڵام دانیشتەکە ئەنجام نەدرا ئێمە ئامادەیمان هەبوو و چەند جارێک لە نووسنگی پەرلەمان فراکتۆرە جیاوازەکان تاکو موعدیش دانرا بەڵام یەکتریمان نەبێن بەڵام پاڵپشتی تەواوەتی داواکاریەکانیانەکرێن و پێمان وایە حەقێکی ئەیانە نەک تەنها ئەوان هەموو موچە خۆرانی هەرێمی کوردستان کە ئەم گرفتە مەفروضە چارەسەر بکرێت و چارەسەرێکی ڕیشەیی بکرێت نەک بە قەرز و 700 ملیاردی ئەم مانگ و مانگی داهاتوو یاخود 2 مانگ لەم بەینە فۆتی ئەمانە هەمووی باشە. دکتۆر بڕیار پینە و پەڕۆیە و باشە لەگەڵم بمێنەرەوە دەچمەوە لای کاک دڵشاد میرانی نوێنەری مامۆستایانی ناڕازی گوێت لە تەواوی گفتوگۆکەی دکتۆر بڕیار ڕەشید بوو بڕیارە نوێیان مانگە هەمواری بواری موازنە بکرێ ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ نەکرێ هەڵوێستیەوە چێ بێ وەکو مامۆستایانی ناڕازی ئاماژەش بۆدا کە ئێمە نوێنەرمان دەبێت لە نوێی ئەم مانگەدا لە بەغدا. خۆی لە ڕاستیدا لە سایه حکوومەتی هەرێمی کوردستانەوە پرۆسی پەروەردە بەداخەوە شکستی هێناوە لەم هەرێمە ئەوەی کە ماوە ئەمەلێکە بە حکوومەتی ناوەندەوە بە حکوومەتی عراقیەکە لە پای بەڵێنەکانی بۆستێ ئەوەی کە ژێوی ژیانی هاوڵاتیان بە زیستی و فەرمانبەران بە تایبەتی باش کات بەوەی کە بتوانن مارسی کارەکانیان بکەین ئەوەی کە لێرە بابەتی بایکۆتکردنە ئەمە حکومەتی هەرێم خوڵقانوەتی بەوەی کە فەرمانبەران ناتوانن ممارسی ئەو کارە بکەن کە لە سەر شانیان بووە لە ڕاستیدا کە بەداخەوە ئەمانە ئەکرێت جارێکی تر بەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بگرێتەوە و هەر حکومەتی هەرێمی کوردستان جارێکی تریش باجی خۆی وەرەگرێت لەلایەن فەرمانبەرانەوە کە ئەمەمان بیر نەچێت ئەم وەزعی بە سەر فەرمانبەرانە هێناوە بەڵام ئەگەر لە حاڵەتێکە حکوومەتی ناوەندیش نەچوە ژێرباری جێبەجێکردنی داواکاریەکانی ئێمە ئەوە بەتایبەتۆن لە وەرزی یەکەمە پرۆسەی پەروەردە شکستی هێناوە 713,000 خوێندکار بەداخەوە لە ناوەندەکانی خوێندن بێبەش بوون بەرپرسێک نەبوو لە وڵاتە بێتە سەرخات کەسێک نەبوو یعنی بەدواداچوون بۆ ئێستا تەنیا 28 ڕۆژ ماوە بۆ پەکەوتنی پرۆسەی خوێندن کاک دڵشاد بەڵێ ئێستا تەنیا 28 ڕۆژ ماوە بۆ پەکخستنی کۆتایی پرۆسەی خوێندن لە ناوچانەی کە بایکۆتی وڵەکانی خوێندنیان ڕاگەیاندووە ئەوەی کە بەڵام بۆ خۆمان دەزانین کە لە هەولێر و دهۆک و ئەم شوێنانە پرۆسەی خوێندن پەک نەخراوە ئەوان هەژمار دەکرێ و هێم بەشانەی دیکەی کە بایکۆتی تیا ڕاگەنراوە هەژمار ناکرێ و کاتە یان چی دەبێت بە کۆی گشتی پرۆسەکە پەک دەخرێت خۆی لە یونسکۆ بابەتی هەرێمی کوردستان خوێندن یەک پاکێجە و بەپێی ئەو بڕیارانی خۆشیان لە هەر شوێنێکە بۆ ماوەیەکی دیاریکرا و خوێندن کە سەفەر بێت ئەمانە ئەو ساڵە بە هەژمار ناکرێت بەڵام ئەوەی کە گرنگ بێ سەر دویدارێکی ئەجگار زەق لەم هەرێما هەیە بەداخەوە ئەمە وای کردووە وەڵام پێشدوانە بێت کە پارێزگاکانی دۆک و هەولێر و ناوچانەی تر خوێندن زۆر تیانە باش بێ ئاین بێ ئەمە هەندێک بابەتی هەر ڕووکەشەوە ئەگەر پێدوانە بێت تەلەبەت لە هەفتەیەکە 2 ڕۆژ بچێتەوە یا مامۆستا لە هەفتەیەکە 2 ڕۆژ و لە ڕۆژێکە چەند خولەکێک بچێتەوە سەر کارەکەی ترە من ناو بنیت بە پرۆسەیەکی پەروەردەی سەرکەوتوو نەخێر ئەمە هەر بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە بۆ یەکە
بڵێن نەخێ لەم شوێنانەش دەوامەوە پرۆسی خوێندن بەردەوامەنا تۆ هەرێمەکە چەندێکە 713,000 خوێندکارکایە بێبەش بێ هەرێمەکە چەندێکە 47,000 مامۆستا نەتوانێت ممارەسی کارەکەی خۆی بکە یعنی وا بژێوی ژیانت لەسەر قودس کردبێ هەرێمەکە چەندێکە 46,000 و شتێک مامۆستای وانە بێژ لە سنوورەکە تا هەبێ لە 2014ەوە تۆ نتوانی بێ بۆ یەک مامۆستاش دابنی بەڵام لە 2014ەوە دەیان فەوجت کردوێتەوە دەیان ڕاگەاندنت خچۆتە خزمەتی شخص و حیزبەوە دەیان کۆمپانیات کردووە بە هەزاران شتت کرد یعنی وەلحاڵ ئەم جیاوازیانە ئەوەمان پێڵێ کە نیەتێک نییە بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە واتای کەلیمە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمەکەی بێ و خۆی بەشێکە لەو زوڵم و زۆر و ستەمەی کە بەداخەوە لە هاوڵاتیان کاک دڵشاد ئێمە مەبەستم ئێوەیە وەکو مامۆستایانی ناڕازی ببوورە بە تەواوەتی ڕەشبوون بوون بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوانرێت داواکاری مامۆستایانتان بۆ جێبەجێ بکە بەڵام هەست دەکەم جۆرێک لە گەشتبینی لای مامۆستایان دروست بوو بە تایبەتی لە دوای کۆبوونەوەی لەگەڵ محەممەد شاه سوودانیا بیرمان نەچێمە ئەزمونمان لەگەڵ حکوومەتی ناوەندا هەیە ئێوە گەشتبینن بەڕاستیان ئەمە گریمانەیەکی بە هەڵەداچوونی ناو سۆشیال میدیا و ڕۆژنامەوانانە کە وای دەبینێ خۆی یەک بابەتەیە حەزەکەم بیزانی کە ئەویش ئەوەیە ئەستەن هانابردن بۆ محەممەد شاه سوودانی و عراق و ناوەند بۆچی بۆ یانی ئەمە چی هوای کرد کە ئێمە پەنا بۆ ئەوێ بەرین لە ساڵانی ڕابردوو لە ساڵی 2014 تا ئێستا ئەمە نزیکەی 10 ساڵە ئێمە 78 بەیاننامەمان پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە 78 جار کۆنگرەی ڕۆژنامەوانیمان پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە 78 جار بە دەیان هەزار نەفەر ڕژاوی سەر شەقامەکان بۆ ئەوەی کە بەم حکوومەتە بڵین کاکە گوێمان لێ بگرە 5 داواکاریمانەیە کە ناتوێت داوای بکەیت بۆچی بەس مامۆستایان دێنە سەر شەقام بۆ فەرمانبەرانی دیکەش نایەنە پاڵ ئێوە خۆ بەتەنیا مامۆستا نییە مامۆستایان ڕابەرایەتیانەکە ئەنا ئەوەی کە مامۆستایان هاتووە هیچی کەمتر نی ئەوەی کە فەرمانبەرانی وەزارەتەکانی تر هاتووە هیچی کەمتر نییە لە مامۆستایان بەڵام ئەوەیە ڕابەرایەتی خۆپشاندانەکان و بابەتەکان و دڵەوی خۆپشاندنەکان لە دەستی مامۆستایە ئەم وێنایە وابی بێ ئەنا ئەگەر فەرمانبەرانی لێ دوورخەیتەوە معادلەکە هیچی نامێنێ بۆیە ئەوان ینی کۆڵەکەی خۆڕاگری خۆپشاندانەکانن لە هەرێمی کوردستان جاویستم ئەمە تەواو بکەم لە ساڵی 2014 تا ئێستا 78 بەیاننامە 5 جار داواکاریمان کردووە کە پێنج داواکاریەکە زۆر سادەن ئەستان ئەگەر حکوومەتێ دەسەڵات بێت ناکرێتەوە پێی بڵێ من ئەرکەکەمەیە پاداشتەکەم بەرەسی ڕۆژدار یاری ئەمە چه پێویستی بە خۆپشاندان و ناڕزایەتیەیە چه پێویستی بەوە هەیە تۆ بڵێ شکۆم بپارێزە خۆی بیپارێزێت چه پێویستی بەوە هەیە تۆ بڵێ ینی تۆ لە 2014ەوە تاعیناتت نییە کاکە خەڵک دابمەزرێنە چه پێویست بەوە ئەکاتۆ بڵێ پلەبەرزکردنەوە لە هەموو تەواوی دنیا بە پیاسان ڕێک خراوە تۆ ئەمانە ئەەکەی ئێمە خۆپشاندان بۆ شتە هەرە سادە و ساکارەکانی وڵاتە ئەەکەی ساڵە بەدەیان هزار نەفەر ڕژاوەتە سەر شەقامەکان چڵەداری نیشتیمان نشکاوە مناڵێک پەنجەی خوێنی لێ نەهات یعنی شوشەی پەنجەرەی و ئەم وڵاتە خانوویەک نشکاوە ڕێز و حرمەت لەم ئەو پەڕی ئەدەب و ئەخلاق و ڕەوشی فەرمانبەران و مامۆستایان و خۆپشاندەرانن نەگیراوە گوێیان لێ ناگیرێ وات لێکا هانا بۆ بەغداد بەری بۆ لایەنی تر بەری بەغدادیش ئەگەر نێتە پێشەوە بەوەی کە لە ئازبەڵێنەکانی نەبێ و دڵنیا بە خەڵک بەغدادیش تێپەڕێنێ و وەک چۆن حکوومەتی هەرێمی کوردستانی تێپەڕان بەوەی کە ئەسڵەن ئێمە ئامادەنین لە بەغداد تێپەڕێنن بۆ کوێ ئەم جارە بەغداد تێپەڕێنن بۆ کوێ دەڵێ حکوومەت ما تێپەڕاندۆ بەغداد تێپەڕێن جارە ڕوو لەکوێیەکەن ئەبێ میکانیزمی چالاکیەکانت بگۆڕی میکانیزمی داواکاریەکانت بگۆڕی میکانیزمیکی وا دانی کە دنیا بێتە من وەڵامی خۆمم دەستکە و کاک دڵشاد ئێستا بەر لەوەی من پرسیاری کۆتایی لە دکتۆر بڕیار ڕەشید کەم دەمەوێت وەکو نەنەری مامۆستایانی ناڕازی ئەگەر پرسیارێکت هەیە ئێستا گوێی لە تەواوی ئەم قسانەیە ڕوبەڕووی دکتۆر بڕیاری بکەیتەوە خۆت من لەو لەگەڵ ئەو پڕی ڕێز و وەفا و خۆشەویستیم بۆ جەنابی کاک دکتۆر بەڵام من پێم وایە ئێمە هیچ شتێکمان نەمای کرد ڕوبەڕووی هیچ کەسێکی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەینەوە لەبەرەوەی 78 بەیاننامە کە پێنج داواکاری لەخۆ گرتبوو بەزوو بۆ کۆنگرە ڕۆژنامانی کە ئەوان تێبگەن ئێمە داوای چێکش سپاس دەکەم دکتۆر بڕیار گوێت لە قسەکانی کاک دڵشاد ئەگەر تێبینێکت هەیە لەسەر قسەکانی
باشە کاک دڵشاد دەڵێ ئەگەر بەخدا حکوومەتی ناوەند وەڵامان نەداتەوە لە بەرەوەی بۆ خۆ دەزانی 28 ڕۆژماوە پرۆسەی پەروەردە کۆتایی دێت لە هەرێمی کوردستانە هی ئەم وەرزی خوێندنە مەجبورن ئەو کاتە میکانزمی دیکە بدۆزنەوە کێ مەسئولیەتی ئەو هەموو تەلەبەی هەڵەگرێت لە باشووری کوردستانە کە ئەمساڵ خوێندنی بەو جۆرە دەفەوتێ حکومەتی هەرێم مەسئولیەت هەڵەگرێت لە بەرەوەی حکومەتی هەرێم بەرپرسەوە حکومەتی هەرێم حکومەتی ئەم سنوورێ یاخود هەرێمی کوردستانە ئەو شخصانی سەرۆکی حکومەت بە دیاریکراوی لە بەرەوەی ئەو سەرۆکایەتی حکومەتە هاکات ئەو مەسئولە لێیەوە بۆ مامۆستا دڵشادیش حەزەکەم یەک ئیزافە بکەم ئەمە دێنرایەتی حکومەتی هەرێمی حکومەتی عراقی ناکەین دێنرایەتی خەڵک بکەین من لە ماوەی ڕابردووە لە زۆربەی بابەتەکانەکە قسەم کردووە عراق دژی حکومەتی هەرێم کاریشمان کردووە لە سەرەوەی کە لە خراپەکارهێنانی دەسەڵاتەکانیان لە گەندەڵیە لە پراوێستخستن نەڕۆین لە ماوەی ڕابردوو کێمە هەوڵمانداوە بۆ هاوڵاتیان بۆ نەوتوسپی حکومەتی هەرێم بەدەمەوە نە سەختمان لە حکومەتی عراقی کردووە بۆ بەشە دەرمان بە هەمان شێوە بۆ مافی هەموو چین و توێژەکان بۆ پێداویستی ئەوانەی کە شێرپەنجەی با بڵێن نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانە سەرەتانیکان بە هەمان شێوە کەم تەرخەمی حکومەتی هەرێم و بگرە عراقیش بوو ئەمە بەس لەژێر با بڵێن بە زەخت و بە زۆرێکی و بە هەوڵێکی چۆنێک بێت بەشێک لە مافانە بۆ خەڵک بگەڕێنەوە پێداویستەکان جێبەجێ بکەین و هەنگ هەموو چین و توێ پاڵپشت بووین بەڵام ئەوەی کە پێویستە لە بەقایە پێویستمان بە یەک ڕیزێکی فراکسیۆن هەموار یاسای موازنە بمانەوە لە بەرژەوەندی موچەخۆران لە بەرژەوە مامۆستایان بێت پێویستمان بە یەک دەنگیەکی فراکسیۆنە کوردەکان هەیە من ڕابردووە بابەتێکم ڕوژان و لەگەڵ بەشێکی زۆر لایەن سیاسی جیاوازێک کوردەکان قسەم کرد وتم مەفروزە کۆ دەنگیەکی دروست لەگەڵ بەشێک لە فراکسیۆنەکان قسەم کرد بۆی لەگەڵ سەرەوە لەگەڵ حیزبەکانی خۆیان قسەکەن ئێمە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان دکتۆر بڕیار گەل لە دەنگمە حیزبیانەیان بەڵێ گوێملەتان کەرەمکە لە بەرەوەی جارجار دەنگەکە دێت و ئاوات بەڵێ بەرژەوەندیەکی با بڵێ بێتە قوربانی بەرژەوەندی کۆی گشتی وڵاتیان هەڵبژاردننی سەرۆکی هەموو فراکسیۆنە کوردیەکان بە یەکێتی بە پارتی بە هەموو بۆوانەی کە لە معارەزان لەناو حکومەت نییە دەرەوەی حکومەت یەک داواکاریمان هەبێ بڵێن دەنگمان ئەو سەرۆکی پەرلەمانەیە یاخود ئەو شخصەیە و مەرجی لێوەرگین و نووسراوی لێوەربین کە ڕاستەخۆ دەستکە بە هەمواری یاسای موازنە و بۆ کێشەی موچەخۆران چارەسەرکەواتە ئەمە بەڵام بەداخەوە یان لە ڕابردووە بۆ منێک تەواژۆمان بۆ کردەوە بۆی موچە ڕاستەخۆ لە بەغداوە بێت بۆ موچەخۆران فراکسیۆنی پارتی لەمایە لەگەڵمانە نەبوو یان ئێمە زۆر جار گرفت ئێمە ناتوانین داوا زۆر جار لە شیعەیە لە سونە بکەین کە پاڵپشتمان بێت و یەکگرتوو بن لەگەڵمانە لە کاتێکا خۆمان یەکگرتوو نەبین لەبەرەوە پێویستە ئەو لایەنانی کەش کە لەگەڵ لەم قەزیانەیە لەگەڵ حەقی خەڵکانین لە واقعە تێبگەن کە ئەمە خەڵک سزایان ئەیە لە هاتووە وەکو مامۆستاژتی ئەمە با بڵێن پەنایان بردووە بۆ حکومەتی هەرێم حکومەتی هەرێم بەدەمیان و نهاتووە پەنا بۆ حکومەتی عراق وتوانێت پەنا بۆ ڕێگەیکەی با بڵێن چۆن مەوزوعی نەوتە لە ژێردەستی حکومەتی هەرێم دەرهێنرا بە قەراری محکەمەی پاریس ئەتوانێت ڕێگای جۆراوجۆری تر بگیرێتە بەروە ئێمە پاڵپشتیانی نەگەر بە هەموو نەوعێتکە شەر نییە ئەمەی کە مامۆستایە بۆ منەمە چین و توێژی با بڵێن مامۆستایان ئەمە داواکاریان یاخود پێشڕەوی خۆپشاندانەکەن یاخود پێشڕەوی ئەم داواکاریاکەن بەڵکو بەڵام ئەمە داواکاری هەموو هاوڵاتیانە داواکاری ئێمەش بوو دنیایەک سپاس دکتۆر بڕیار ڕەشید پەرلەمانتاری عێراق دنیایەک سپاس بۆی کە ڕۆمیانی ڕادیۆی دەنگی گەل و بەرنامەی ڕووداوە و گفتوگوی ڕووداوەکان بووی و هاوکات دڵشاد میرانی نوێنەری مامۆستایانی ناڕازی جارێکی دیکە سپاس بۆ هەردوولا ڕۆژێکی خۆشتان هەبێت بۆ بەڕێزت و بۆ جەنابی کاک دکتۆر بڕیار ڕۆژێکی خۆشتان هەبێت. ماوەی هەفتاویەک ڕۆژە سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان و ئاوالسازی ئاژانسی ڕۆشنوویست لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لە دەواازەی فیشخابوورۆ دەستگیر کراوە ڕێگەنا درێ پارێزەرەکانی چیان پێکێ ماوەی 5 ساڵە لە باشووری کوردستانە
سلێمان ئەحمەد لە شاری سلێمانی لە بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنووسکاری کردووە لە پاش سەردانیکردن کەسوکارەکەی لە ڕۆژاوی کوردستان لە شاری حەڵەب کە خەڵکی ناوچەی جندرێسە لە ئەفرین و پاشداگیرکردنی شارەکان ئاوارە بوون. سلێمان ئەحمەد لە کاتی گەڕانەوەی بۆ باشووری کوردستان لە دەروازەی فیشخابوو لە ڕۆژی 25 دەی 2023 دەستگیر کراوە دوای 6 ڕۆژ ئاسایشی دۆک ئاشکرای کرد کە لای ئەوانە و بە تۆمەتی کاری نهێنی و نایاسایی دەستگیر کراوە بۆیە ڕۆبەڕووی دادگا دەکرێتەوە بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ دەکرێت هەروە دەڵێ ڕاگرتنەکەی هیچ پەیوەندێکی بەکاری ڕۆژنامەوانی وانە. پارێزەرەکانی زیاتر لە دەجار سەردانی لایەنە منەکانیان کرۆ بۆ دۆزینەوەی شوێن و چارەنووسی بەڵام هێزە منەکانی پارتی دموکراتی کوردستان ڕێگەنادەن بە بینین و زانیاریش لەسەر شوێنەکە ئاشکرا ناکرد. مانگی 12 ساڵی ڕابردووش کەمپینێک بۆ ئازادی ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد ڕاگەیەنرا کە 245 ڕۆژنامەوان نووسەر سیاسەتمەدار و کەسایەتی جیاواز دەستگای میدیای و ڕێکخراوەکانی بواری ئازادی ڕۆژنامە نووس بوون داوایان کرد دەست بەجێ بەبێ مەرج ئازاد بکرێن بەڵام وەڵامیان نەدراوە. هاوکات سنتەری مترۆش بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەوانان لە ڕاگەیەنراوێکدا لەبارەی دەستگیرکردنی سلێمان ئەحمەد و ڕاگەیان کەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە چارەنووسی سلێمان ئەحمەد بە زووترین کات ئاشکرا بکرێ و بەبێ مەرج ئازاد بکرێ. هاوکات نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەوان و براوی خەڵاتی سیپیجی لە لێدوانێکی تابەت بەڕادۆی دەنگی گەل بارودۆخی ڕۆژنامەوانان لە ساڵی 2023 دا دەڵێت درێژکراوی ساڵانی ڕابردووە و مامەڵەیەکی نادروستیان لەگەڵ ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەوانان کردووە. ئەو دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هەمان میکانیزم و مامەڵەی دەستگیرکردنی زیندانیانی بادینان لەگەڵ سلێمان ئەحمەد بەکارهێناوە. بەردۆخی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2023 درێژکراوەی ساڵانی ڕابردوو بوو لە ناو حکومڕانی و بەڕێوەچوونی استراتیژی کابینەی نۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو استراتیژەش کە ئێمە پێمان وایە استراتیژێکە بۆ سەرکوتکاری ئازادی و خنکاندنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا. بۆیە لە 2023 بینیمان دووبارە و سێبارە سزادانەوەی گۆهدار زێباری و هەروەها دووبارە سزادانەوەی شێروانی لەلایەن دادگاوە جارێکتر بەڕێوەچووە. بینیمان ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان چۆن هەموو هەوڵێکی خۆیدا تا ئەم ڕۆژنامە نووسانە تۆمەتبار و تاوانبار دەربخات تا بە درێژایی ماوەی داهاتوو لە زینداندا بمێنەوە. هەروەها ئێمە بینیمان کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک دەستبەرداری ئەو سیاسەتانەی نەبوو کە لەسەر ئاستی نەوەخۆی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی بەشەکانی دیکەی کوردستان و لەسەر ئاستی نێودەوڵەتیدا ڕوبەڕووی ڕەخنە ببووە. بۆیە بینرا لە ساڵی 2023 سلێمان ئەحمەد پەیامنێری ڕۆژنیوز جارێکی تر ڕفێنرا شوێن بزر کرا و ئەوە زیاتر لە 2 مانگە ناوبراو تا ئێستا لە زینداندا ماوەتەوە. بۆ ئێمە ئەمە درێژکراوی هەمان سیاسەتی مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ زیندانیانی بادینان، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان ئاستی مامەڵەکردن کە لەگەڵ زیندانیانی بادیناندا یان لەو شێواز و میکانیزمانی کە بەکاری هێناوە هەمان شێواز و میکانیزمی تا ئێستا لەگەڵ سلێمان ئەحمەدیش جێبەجێ کردووە و بەداخەوە لە ساڵی 2023 بە هەمان شێوە سەرباری ئەوەی کە چەندین هەوڵ هەبوون جۆرەها هەوڵ هەبوون بۆ کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ ڕۆژنامەنووسان و پەیامنێران هەموو ئەمانە بە ئاستێک بوو بەڕادەیەک بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵدا بوو جوانکاری بۆ ئاستی سیاسی خۆی بکات لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسان، بەڵام هێشتا راپۆرتە نێودەوڵەتیەکان راپۆرتە نێوخۆیەکان لە ئاستی دەوڵەتەکان هەمووی پێمان دەڵێن کە هەرێمی کوردستان لە بارودۆخێکدایە کە شایەنی دەستخۆشی لێکردن نییە بۆ ئەو ڕەفتار و ئاست و هەنگاوانەی ئەنجامی دەدات لەگەڵ ڕۆژنامەنووسان. بۆیە جارێکی تر ئێمە جەخت دەکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری تەنیا بانگەشەکردن پێویستە کار بکات بۆ فراهەمکردنی ڕاستەقینەی ئازادی ڕادەربڕین، وەروەها سزای ڕۆژنامەنووسان نەدات، دادگا بەکارنێنێ بۆ تۆڵەکردنەوە لە ڕۆژنامەنووسان تەنیا لەبەرەوەی ڕۆژنامەنووسان دۆسیەکانی گەندەڵی یاخود ڕاستیەکانی پەیوەست بە ئازادی ڕادەربڕینیان هەر دۆسیەکی دیکە ئاشکرا دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژەدان بەم کارە خۆی دەخاتە گۆشەیەکی هەرە تاریکی مێژوو کە هەرگیز جێگای ڕووناکی ئازادی و دیموکراسی تێدا نابێتەوە. بۆی هیچ بانگەشەکردنێکی حکوومەتی هەرێم بۆ ئازادی و دیموکراسی بەبێ جێبەجێکردنی بەها و پرەنسیپەکانی کاری ڕۆژنامەوانی نابن.
بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین دەچینە لای پارێزەری سلێمان ئەحمەد نەریمان ئەحمەد کە لە دوێنەوە ئەوەندەی کە قسەمان کرد باسی لەو کرد کە لە دهۆکە بۆ ئەوی بزانێ کە ڕەوش و بارودۆخی سلێمان ئەحمەد چۆنە هیچ زانیارێکی لەبارەوە دەسەکەوێ یان ناکاک نەریمان سوپاس دەکەم بۆ ئەوی کە ئامادەی لەگەڵمان و میوانی ڕادیۆی دەنگی گەلی هیچ زانیارێکتان دەستکەوتەوە وەکوی کە لە دوێنەوە لە دهۆکن قسەتان لەگەڵ کێ کردووە چارەنووسی سلێمان ئەحمەدتان بۆ ڕوون بۆتەوە تا ئێسەیان نا بەڵێ ئەم کاتتان باش بە هیوان باش بن سڵام بۆ گوێگرانی ڕادیۆکەتان هەیە سوپاس دەکەن بێگومان وەکو ئاگادارن ئەوە هەفتاوی یەک ڕۆژە سلێمان ئەحمەد لەلایەن ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە دەستگیر کراوە لە 25 دەوە دەستگیر کراوە سلێمان ئەحمەد بە مەبەستی سەردانکردنی کەسوکاری لە ڕۆژئاوای کوردستان کە ڕۆژنامە نووسێکی کەناڵێکی ڕاگەاندنە بە مەبەستی سەردانیکردنی کەسوکاری گەڕا بۆ ڕۆژئاوای کوردستان بە شێوەیەکی فەرمی گەڕابوو بێەوەی هیچ ئەشکالێکی قانونی هەبێت دواتر لە کاتی گەڕانەوەشدا بە هەمان شێوە هەموو بەڵگەیەکمان ئێمەخسۆتە ڕوو بێ ئەوەی کە هیچ ئەشکالێکی قانونی هەبێت گەڕاوەتەوە ڕۆژئاوای گەڕاوەتەوە باشووری کوردستان لەلایەن ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە دەستگیر کراوە لە ماوەی دەستگیرکردنیدا لە دوای فترەیەکی کەم ئاسایشی دهۆک دوای ئەوەی کە وترا چارەنووسی نادیارە ئاسایشی دهۆک ڕاگەندایەکی بڵاو کردەوە ڕاگەاندەکە ئەڵێ لە لای ئێمە دەستگیر کراوە و دانی بە تاوانەکەدانەوە ئێمە ئەزانین کە هیچ تاوانێکی نییە و ئەمە بابەتێکی سیاسیە کە بەرامبەر بە سلێمان ئەحمەد کراوە طبعا لە دوای دەستگیرکردنیەوە نزیکەی 10 جار لەلایەن محامی جیاوازەوە وەکو ستافی پارێزەرانی ئەو دۆسیە سەردانی ئاسایشی دهۆکمان کردووە تا ئێستا ئاسایشی دهۆک ئەڵێن لە لای ئێمە نییە هەموو جارێک بە بیانویەکەوە عەرقەلەیەکیان دروست کردووە لە کشەکەدا و ناهێڵین ببینن کە ئەمە بۆ خۆی پێشێلی یاسایە بەپێی مادەی 19 فقرەی 13 لە دەستوری عێراق باز لەوە ئەکا کە هەموو متتهمێک مافی ئەوەی هەیە کە لە دوای 24 ساعات هیچ ئیفادەیەکیش نەدا لە قۆناغی تحقیقات بێ ئەوەی کە محامی بگرێت بەپێی قانونی ئوسوڵی محاکەمات بە هەمان شێوە مادەی 40 قانونی ئوسوڵی محاکەمات باز لەوە کە تۆمەتبار مافی گرتنی پارێزەری هەیە مافی ئەوەی هەیە کە پارێزەرێکی هەبێ و ئطلاع لەسەر دۆسیەکەی بکە بۆ ئەوەی کە بدانی کێشەی چیە یان نە ئەگەر سلێمان ئەحمەد تۆمەتباریش بێ بە کێشەیەک مەفروزە کە محامی هەبێ مافێکی سەرەتایی خۆیەتی هیچ کەسێک نییە لە دنیادا مافی گرتنی پارێزەری نەبێ بە پێی یاسا نێودەوڵەتیەکانی بۆی ئەمەی کە ئاسایشی دهۆک بەرامبەر بە سلێمان ئەحمەد یەکە بە تەواوەتی پێشێویە باشە کاک نەریمان ئاسایشی دهۆک لە ڕاگەنراوەکەی ماوەی ڕابردووە و جەنابیشت ئاماژەت پێدا باسی لەوە کردووە کە سلێمان ئەحمەد بۆ کاری نهێنی دەستگیرکراوی پەیوەندی بە ڕۆژنامەوانانەوە نیە و باسی لەوە کردووە بۆ ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ دەکرێت ئاسایشی دۆک ئێستا هەر خۆی لەم جۆرە ڕاگەنراوە دووفاقی دروست کردووە بۆ ڕای گشتی ئەگەر بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ دەکا و ڕوبەڕووی دادگای دەکاتەوە بۆ تا ئێستا ئەم کاری نەکردووە بێگومان وایە ئێمە ئەوەندەی کە ئاگادار بین سلێمان ئەحمەد هەتا ئێستاشێکی ئیفادێکی نەداوە بە شێوەیەکی ناڕاستەخۆ ئێمە ئەم معلوماتەمان دەستکەوتووە بەڵام خۆ ئەگەر سلێمان ئەحمەد دانی بە تاوانەکەشیان نابێ کە ئاسایشی دهۆک مامەڵەیەکی یاسایی ئەکەن و ئەیدەن بە دادگا ئەی بۆچی پارێزەر ڕێنادەن کە دۆسیەکەی بخوێنێتەوە ئەی بۆچی لێمان ئەشارنەوە ئەوان ئەڵێن لە لای ئێمە ئەی کە لە لای ئەوانە بۆچی ڕێگە نادەن کە ئێمە بیبینین بێگومان ئەوە دووفاقیەکی گەورەیە بڕوامان وایە ئەم بابەتە بابەتێکی بە تەواوەتی سیاسیە سلێمان ئەحمەد هیچ ئەشکالێکی قانونی نییە هیچ تاوانێکی ئەنجام نەداوە بە شێوەیەکی ڕسمیش هاتشوی کردووە لە سنووری بینی ڕۆژئاوا و باشووری کوردستانەوە بۆیە ئەتوانین بڵین ئەمە بە تەواوەتی پێشێلی یاسایە ئێمە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک لایەنی سیاسی و دام و دەستگای تایبەت بە مافی مرۆڤ و لە ناوی شاندا UN
ئاگادارن لەم دۆسیە ئێمە لە بەرنامەشمانە هەیە کە جارێکی تر ئەم دام دەستگایانە لەو پێشێ لە یاسایی کە بەرامبەر بۆ ڕۆژنامە نووساتی ئاگادار بکەینەوە. باشە. ئێستا بۆ پارێزەرەکانی ڕوون بۆتەوە لەوەی کە لە دهۆک دەستگیر کراوە، بەڵام لەلایەن کێ دەتوانی و زانیاریش بدەیت بە بێسەرانی ڕادیۆی دەنگیگەل لەلای کێ دەستگیر کراوە لە دهۆکە؟ لەلای پۆلیسە، لەلای ئاسایشە؟ لەلایەن ئاسایشی دهۆکەوە دەستگیر کراوە. هەتا ئەم دقەیە لەلای ئاسایشی دهۆک دەستگیر کراوە؟ بەڵێ. باشە. لە دوێنێ و ئێوە لە دهۆکن کێتان بینیوە؟ هەوڵتان داوە کێ لە نزیکەوە ببینن؟ قسەتان لەگەڵ کێ کردووە؟ ئێمە سەردانی حاکمی تحقیقی ئاسایشمان کردووە، حاکم شیکات چەند جارێک سەردانمان کردووە، دوو جار کە تەڵەبمان لێ کردووە موافقەتی لەسەر تەڵەبەکە کردووە و ڕەزامەندی نیشان داوە بەوەی کە ئەم محامیانە با ئەو زیندانیان ببینن و وەکالەتیشی بۆ تەنظیم بکەن. دوو جار قەراری داوە، لە 11 قەراری بۆ داوین ئاسایش ناهێڵێ و قەرارەکە پێشێلەکە، لە دوێنێش لە 2 بە هەمان شێوە قەرارەکەی بۆیان داوامان کردووە کە ببینین و ببینە پارێزەری دۆستێکە و دۆستێکە بخوێنینەوە. دوێنێش بە هەمان شێوە قەرارەکان پێشێل کردووە. بە چ هۆکارێک ئەم بڕیارە پێشێلەکە؟ هیچ هۆکاری چانیە. ئەڵەن چی وەڵامەکان چێ بۆ ئێوە؟ وەڵامەکان ئەوەیە ئەڵێن لێرە نیە. ئێمە حەل بکە کە ئەزانین لەوێ لەلایەن ئەوان دەجیکە ئەوان ئەڵێن لێرە نییە، ئەی بۆ ئەعلانت کردو ئەڵێ لای منە خۆ بە شوویکی ڕسمی لەناو پەیج و سایتەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان و ئاسایشە هەواڵەکەیان بڵاو کردوتەوە. تۆ بە شێوەیەکی ڕسمی بڵاوت کردوتەوە ئەڵی لای ئێمەیە، کاتێک قەراریش حاکمەدا بۆ ئەوەی کە پارێزەر بۆ دۆستێکە دابین بکرێت ڕێگری لەکەی تۆڵی لە لای ئێمە نیە. هەر جارە بە بیانوی، جارێک بە بیانووی ئەوەی کە لێرە نییە، جارێک بە بیانووی ئەوەی کە لێکۆڵینەوە تەواو نەبووە. حتا بیانوەکان ئەوەندە ناقانونین، لێکۆڵینەوە ئەسڵەن ئەگەر دەستیش پێنەکات ئەبێ محامی هەبێ ئەنجام لێکۆڵینەوە دەست پێ بکەن. ئەوان بە بیانووی ئەوەی کە لێکۆڵینەوە تەواو نەبووە ناهێڵن زۆر جار ئێمە بینین. باشە. چ ڕێوشێنێکی دیکە وەکو پارێزەر دەگرنە بەر ئێوە بۆ بینینی سلێمان ئەحمەد؟ ئێمە لەگەڵ UN-دا لە پەیوەندی داین بە پێی مادەی سی لە یاسای نێوەدەوڵەتی تایبەت بە UN مادیشی تایبەت داناوە بۆ ئەو کەسانی کە بێسەر و شوێنن. باشە. وەخت و فشارە خاتە سەر ئەو دەوڵەتانە کۆمیتێکی تایبەتە بە مافی زیندانیان، فشار ئەخاتە سەر ئەو دەوڵەت و حکوومەتانی کە خەڵکیان لەلا بێسەر و شوێن کراوە. ئومێدمان بۆ هەیە کە لێەوە لە ئێستادا بتوانین نەتیجەیەک بگرین. باشە. ئێوە وەکو پارێزەر کە دڵنیان سلێمان ئەحمەد لە ئاسایشی دۆک دەستگیر کراوە، بە بێسەر و شوێن حسابەکرێت یاخودنا دەمێت لە ڕووی یاسایەوە ئەمە بۆ ڕوونکەیتەوە؟ بێگومان بێسەر و شوێنە. تۆ لە ئێستادا نەهێڵی کەسوکاری نەهێڵی پارێزەرەکانی بیبینێ و دۆستیەیەک و بڵێ لێرە نییە و هەموو دام و دەستگاکانی ئاسایشی دهۆکمان هەڵخشکنیەوە لە هیچ جێکێکیان لەوانە ئەڵێن لەوێ نییە. بۆیە بەنسبەت ئێمە و بێسەر و شوێنە، بەنسبەت ئەوانەوە ئەوانەزانن بۆ خۆ لە ڕووی یاساییەوە بێسەر و شوێنە یان لە ڕووی بەڵێ لە ڕووی یاساییەوە ئێستا ئەو کەسێکی بێسەر و شوێن بێسەر و شوێن کراوە. باشە. سوپاس دەکەین نەریمان ئەحمەد پارێزەری دۆسیەکەی سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان. دنیاک سوپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەل بۆی ئەمڕۆ. ڕۆژێکی خۆشتان هەبێ. گفتوگۆ ڕووداوەکان کۆتایی هات تا هەفتەی داهاتوو بمێنن بەخێر.